بەنامی خوای بەخشەندەی بەزەیمەندی من منسوور کەریمی خەڵکو دەگا و دەرەوە کێنا سەر بەناوچە و هەورامانی بە سوورەت و ڕەسمی نزیکە و 10 ساڵان بەڵام غێرە ڕەسمی کە من ماوێ یانم تاران بیان تر دەرفەت پاسە بێ کە من بەوە وێگە واتم بلووە خزمەتێک کرد و بە هەم وڵاتیەک هاوێم خاستەرە بە بەتاچن گرد و ئێرانی هەم وڵاتی منێ گرد و کوردەواری فەرق مەکەڕ و هەر یاگە میلەت و دنیە پێسەنی هەم وڵاتی یاوێم بەڵام تر حەزکەرینێ بۆ وێگە و چێگە خزمەتە ئالتەر کرد بە خەڵکەکە و لاوێم پاسە زانێنێ خەلە لێ هەنەچی یاگێنێ یاگێوە کە منتەقەیەوە پێسە منتەقە هۆراماناتی فرە و چیواش کەما بەڵام حەزم کرد کە ئی چیوی ئی دارودیاهی ئەحساس کەرینێ کە بەڕاستی فرە کەمتەرا واتم بەوە چێگە بنێوشرە و ئەرزم بە حزور بۆ خزمەت کرد و بە هەم وڵاتیەکە ئەوە هەر پاسێکم کە من تقریبا نزیکە و 10 ساڵان ئاما ناوە وێگە و خجڵوی کارینا و بەڕاستی جەخوای بەزیاد بە خۆڵ فرە ڕازیم واللهی ئەنە شەرحی فرە توولانیانە یانە گەیسەگەرە کرد بۆ بەحس و ئاگرد و گشتگیواواکەری یانە واجب ساڵەها توول کێشەوە گرد هەریو بە جۆرێوە خەواسێشە هەنێ خاسیەتێشە هەنێ مەسەلەن پێی نمونەی ڕیشە و ڕیوایە پێی فشاری عالا پێی دیابێتی عالا پێی دیابێت منزورم قەنا شەکرە پێی شلکردەیە ونێ عالا پێی فرۆچی وە عالا یعنی مەتایواچی هەرگیواەوە فقط متەخەس و نەوەشینێ بەڵام ئینە مەبۆ ئەپانێک کە دەرمان و تۆکەڕۆ نکتە مهمەکی ئینا چێگە نەمشۆی مە وەڵێ نم مەزاجەکە بشناسمی یعنی هەن نەفرێمە مەسەلەن سەرش مێشۆ مەزاجش دەمەوین نەفەری تەر هەن ئایچەر سەرش مێشۆ بەڵام مەزاجش سەفراوین خۆ تۆ ئەگە قرار بۆ گیواوێ برمانی پێی نەفرەوە کە مەزاجش دەمەوی بۆ چنی ئەوی فەرقە ئیسە من ئەگەوێچم توانایی ئانێم نەبوو بەڵام مەشۆم حتمما پاسە بۆ داروگەر کەسێوە کە وێش بە دکتۆر زانۆ جە بوار و گیواوەکانە مەشۆم حتمما مەزاجەکە تاقیکەرەوە مەزاج و گرد و ئینسانەکەش و تاقیکەرەوە مەزاج و نەوەشیەکە بەجیا تاقیکەرەوە جا بازم مەزاج و گیواوەکە بشناسۆ تاقیشاکەرەوە ئاوەختە باشتر خاستەر تاوە دەرمان تەجویز کرد وەڵاینە هەریۆ شاینە کە بەجیا خەواسێ فرێشنی هەرگیوایە پێوێش بەڵام کە بە تێکەڵاویشە دەرمان و ئەغڵەب و نەوەشیەکانی مەسەلەن پێی نمونەی من ئینەی جە دوکانەکەم نێ وەش کرد و بەنامێ دەمنوش و شاگوڵی هەری دوکانە وێژ بەنامێ شاگوڵی شناسیان بە خۆڵ فرەتە بەنامێ شاگوڵی چڕۆمۆنە ئینێ بە سورەت و دەمنوشی وەشکەر و پێی التهاباتی بۆ عفونەت و ڕیە و ڕوودەی و کولیە و مەسانەی و پێی عفونەت و گرد و بەدەنی بەعالا پێی شلکردەیە و نیعالا ئەرزم بە حزور بۆ پێی فشاری عالا ئەگەر بێ قەند وریۆ یا نەباتشپەوە نەوەریۆ معمولە فرەتەر جەنەباتی ئیستفادەکەرا پێی دیابێتیش فرەعالی ئیسە پێی نمونەی ئینە چون بە دەستگاوەش مەکردیۆ بەشوێنە حتمما بەدەست وەش کردیۆ بۆ منیش بەدەست وەشم کردێنێ ئامادەم کردێنێ عەرزە خەڵکی شاکرد ئینە دارچینە زەنجەفێڵە حەزبێنێ گوڵ محەممەدی ئینە جەوزا هیچ گوڵ محەممەدین و لەبوو پێی ڕەنگە کێش بوو استفادەشکەمەی پێ ڕەنگە کێش لەبوویانی چۆنەری ئینێ من بەدەستی وەشکەر و ئامادەشکەر و خب بیسه بجێکی استفادەکەرمێ کەرمێشنێ بتینە
فرم پی دم نوشه وڵترین ئاوی ماکردە نەپاسە نییە ئامادەم کردن هەشت گیواوێنێ ڕشە و ئانە بێ عەزم کە ڕشە و ڕیواوێن و ڕشە و چەقچەقێن و جەوز و دارچین و زەنجەفێڵ و هەزبی و گوڵ محەممەدی لەبوو ڕبەتە ئیسە ئینێ من ڕیشە و ڕێواوێم نەکرد ئەی ئالتەرین چیوە پێ ئیلتهاباتی چەمچێوەش کەریت لێکتری ئاوێ پێی پەنج لێوانە چانە گریۆ شۆ گریۆ ئەیم شۆ قوڵشان و ئەرێ وەڵا ئانیاواجی دەم کێشۆ وشۆ حتمما دوێ دەیەقە یەرێ دەیەقی خوڵشانەوە ئەتە قابلی استفادەین تۆ جەتول و ڕوەکەنێ تاوی استفادەش کردی اینێ وێ مەماچمش چای کوهی اینە بەر و وەنێن یاگە جانەوەرێوەنە مەشولێوەیە مرۆ دلێ وەنێ چاگە تخۆم گوزاری کەرۆ ئینە تەولید بۆ پێسە مازووی دەرمانێ فەرعال و مهمە پێی مەعدەی بەڵام پێی مەعدەی چیە چی فەرعالە پێی ڕفلاکس و مەعدەی عالە پێی ئەسید و مەعدەی عالە پێی وەرەم و مەعدەی عالە پێی حتا پێی زەخم و مەعدەی فەرعالە ئەتە ئینێج کەرە ساخ و کەرەس بەناوبانگە پێی ئەغڵب و نەوەشیەکە عالە پێی سەرێشەی عالە میگرینی عالە سینوزیتی عالە پێی ڕۆماتیسمی عالە اینە بە جیاجیا بەڵام اینە بەعام تێکەڵاو شاکەری پێی ئارام بەخشی ئالایی دەرمانە ئی دەرمانەکە من وەشکردن دەرمان فرە ئارام بەخشە ئەنشا ناڕەحەتی مەغزیشان عەسابشە داغانە چینە ئیستفادە کەرە حتمما حەڵشە خاز بوو ئیجر ئێنەش تقریبا استفادە کەرە دەبارە دەوڵەمەندی کەش و هۆرامانیوە ئەوڵ باسکەرمی بەڕاستی کەش و هۆراماناتی دەوڵەمەندە بوار و گیواوشیوە و بەعام کەش و کوردەواری کە من گێڵابوو چون کویسانتەرە جەگە یاکاوە بەڵام بەعزە گیواوێوەش زەعیفتەرینی جە گیوا و یاگە کاتەری مەسەلەن من پێی نمونەی بەرزەڵەنگم چێکە بەردەن ئازمایشکردن جێ بۆکان و مەهاباتی چنە بەرزەڵەنگم بەرن بەرزەڵەنگ و ئایشە ئەلکالویدش فرەتەرا و قەویتەرە چون تەبیعەت و ئاوە هەوا واگەی چنین وێگەی فەرقەرەوە ئایا بەرزەڵەنگشە دەشتەکانم زیۆ ئێمە ئینا کویسانەکەوە بەڵام بەرعەکس بەعزە گیواوێ تەرمانی پێسە کەرەسی پێسە وەنەوشەی ئەنە فەوق العادە جەهن و وڵاتەکە تەری ئالتەرین هەر ئانە کە من مەجبور نابە ئیجبار بەعزە گیواوەم جبەر و هۆرامانی بۆ باروشە بەعزە گیواوێچم جێ منتەقە هۆراماناتی نێ تهیە کردو جا منتەقە هۆراماناتی نە من کولەن خانەوادەی هەنێ بلا پێ کەشوکو گیواوەکان پێیجەم کەراوە من ڕەوش و گیواوکردنەیشە وێم نیشانیم دێنێ چەنی گیواوەکە کە ناوێ مەجبوری نمیمە جەڕیشەکە ئیستفادە کەرمێ تعدادە جەڕیشە و گیواوەکە مازە مەسەلەن گردیش مەکەنە خەڵکو ئی منتەقەی هیچ وەخت چی بەڕیشەوە بەرنەمارەوە کە قابلی ئیستفادەی نەبوو ئەتە مەگە مەجبور بوو پێی دەرمانێ حتمما لازمش بوو ئەگە هەر بازم بڕیشەوە بەرش بار و مقدارش بەر مانەوە بەڵام بیرونەوە دوورە دەسەکاتەری و مەیە کاری کەرا و ڕیشەکە بەرمارا و
یا حتا بەزرەکە بەرا بەڵام ئانی کە من گیواو شالاوەمسان و ئامۆزشم دێنێوێم واتەمشو پاسە گیواوەکە کەندی ئەچا فەسڵێنە کەندی ئەگە قرار بۆ گوڵەکە کە نامشو مقدارێک گوڵەکەی بازە پێی تۆ موساڵەتەنی بەڵام دڵوەشی ئی دەگێ من سریەچی وێ هەنی بەڕاستی من افتخار شاپە نەکەر و حەز شاپە نەکەر و تقریبا حوت هەشت ساڵێ چێوەڵ من تەسمیمم پاسە بێ تۆم و بازە گیواوەخا گیر و بەر و شان و شاوە کەشەکارە و ئا کارمە کرد دماتە لیوانێ ڕؤیەتم کردی دیم گیوا و ئاکەش و کۆیە فرە تەربیە پێی نمونێ من بەزر و کنگەرێن بەردەبێ قنگەری فرە یاگەکاوە ڕشتش کردە بێ بازم زیە بێەوە ئێستا قرار نییە جە 5 کیلوێنە کەشانە بێم شاید کیلوێش زیە بۆ ئەنە یاگەی دڵوەشی بێ مەسئلەوە تەریچ ئینەکە ماش یاگەی دڵوەشی بێ فرە و کەستەری هەن جە من فرە ژیرتەرە بازە ما کارێشە کردینە من زانم ئەرێ وەڵا لوان تۆ مێشانێنێ حتا من وێم دەستوەشیم چەوە کردن جە کەشەکانە ئەی سریە کەسێ تەرێک هەنێ ئاگیواوێ کە قرار بێن بنەگنا یەکسەر جەبین نەبلا مەسەڵەن پێسە کەرەسی ور ئێستێنێ کەرەس شا ئاردن جە باخچەکانە شاناشە خۆ بینە شاد کەسێ فکر کەرەوەچە وەڵاینە لوتمەش یانەن بە تەبیعەتی کەرەسەکەش بەر کێشتەنانش باخچەکەن یانش یا تۆم و کەرەسەکەش ئاردن باخچەکەن یان ئیسە کەرەز بەڕەزا بەرزەڵنگ هەرچێتە بەڵام چی فرەکارە ئافرە عالش کردن چونسە باخەکەشنە و باخچەکەشنە بە فراوانیان و من وێم تۆمم بەردەن هەرچاگە تۆمم سانان لاشۆ بەردەنم بازم شانان و کەشەکانە پێی نمونەی ئینە کەرەسە من ئینە پەرێم سانان ئەگە ئینە کەرەس و باخچەی منتەقە هۆراماناتی برادرێت پەروەرشدان دەگاوت زڵێنێ یعنی چنی کەرەس و منتەقە و شاهۆی و ئەوڵایانی کویسانەکە هۆرامانی بەرابەری کەڕۆ چیە فرە عالا منی کەرسم لە ئای وەسانان بازم بەزری چشدانە تۆمەکەش دانا جە وەختێ مقررنە ئینشاءڵڵا فرسەت بی بەرمی ئایش کەرمێرە و بەزرەکەش دووبارە ڕشت کەرۆ وەرگێڵەوە کە دێتە داعی من ئانە مەزانوو کە چەند ساڵێن گیوا و هۆرامانی بەناوبانگا دلێ وڵات و عەجەمینێ بەڵام ئینەی زانوو کە ئەچی ماوەنە من ئینانێ چێگێ تەمام و ئاگەشتیارا کە مەیە ورود کراپی دووکان و منێ فقط یەک سەعات شاهن جە منتەقە وێتانە چ گیواوێ هەن ئێمە ئیستفادەشتە نەکەرمێ ئەتر ئایم مەواچە مەسەڵەن پەیچەنەوەشیە خاسە مەواچە پەیچەنەوەشیە خاسا پەیچیشی خاسا فرەتەر حەز کەرا نۆع و گیواوەکەی کە جە منتەقە وێت شانە هەن گیوا و منتەقە هۆرامان ناتی بەرا ئیستفادە کەرا پێی نمونەی من هەر گیواوێەوە واتە بووم بەڕاستی ئی گیواوە هەن و منتەقە هۆرامانە ئایشا واتەن ئێمە گەرەکمانە و منیش دێنم پەنێ بەنەش ئیستفادەشان کردە و بازم تەلەفۆنشا پێکردنەوە دووبارە پێکیانێنەوە ئەتر مەزان و ئایا بەرەکەتش واشمێ ڕەحمەتش واشمێ یا هەر کارایی نۆع و گیواوەکەین پێ ئایشا خوب بڕوا مەکەڕ ئایا تاوان دە چا گیواوی ئیستفادە کەرا مەسەڵەن پێی نمونە یارۆ خانمە ئامێنێ کیلوێ بابۆنەش بەردە کیلوێ بابوونە 5 ساڵی ئیستفادەش مەتاوەکە قەتعەن وەڵێنە ڕاهنماییشتە نەکەرمێ پرسیارێشتە نەپرسمی ئایا مەسەڵەن ئەگە خانمە بۆ بزانێ باردارە نەباردارە نییە گیوایی بەرۆ پێی سەخت و جنینی خەتەرشەن یان نیاش دمانێ سریە سەعالێش ئەڵبەتە ئاکە نەوەشیەکەیش ماچۆ من مەجبور نا سریە سەعالێش چەنە پرس و
کە تاو نوع و نەوەشەکەش با خاستەر بشناسم من هیچ بە پاو ئانەی کە نەوەشەکەش بشناس و مەزاجەکەش تاقی کردووە سریە گیواوێش تەقدیم کرد ئەتە وەختی پاسان یەرێک گیواوێ چوار گیواوێ پەنج گیواوێ تێکەڵاو کرد و نوێش بنە وەختی پاسان یەک گیواوە نوێش بنە و جەخوای بەزیا بۆ گە کەس ڕازی بیان بازم تەلەفۆنم پەیکەراوە و معرفی کردیەوە و ئەپاسە من ئەیسە گیوا و کیان و پێی سەقزی کیان و پێی بانەی پێی بۆکانی عەرزم پێی سنەی بازم کیان و پێی سلێمانی گیواوێ چاگەش من هەر گیواوێ مارووە جە تارانە گیوا و مارو و کیان و پێی تاران جە تەورێزە گیواوێ سریە گیواوێ هەنێ ماروشە مەسەن جە هێندە و مارو ئەغڵە بوو گیواوەکەم بەڵام چێگەوە سریە گیواوێ هەنی بازم تەزریق کریاوە پێی هندستانی چانە چیوێوەن کە ئەشۆ بوو ئەشۆ بوو حتمەن بۆ وەرە وەڵا بەڵام تانە نیاواجو کاکە من ئی گیواوتەمەوە بنە تۆ گیواومە دەپەنە منا گیواوی مسان و ئاش گیواکۆ من مسانەوە بەڵە بەڵە بە حکم و ئانەی ئێمە هەرجە سەردەم و زمان و ئەبوو حەنیفەی دینەوەری تقریبا 1100 ساڵە چێوە تا ئەواگە ئێمە کتێبی مەکتوبمان بە زمانی هەورامی کە هەنوو وێشە ئەبوو حەنیفە دەربارەوەی گیواوەکەوە تەوزیحاتی فرێشدان دماتەر ئەبوو عەلی سینا و دماتەر مەشایەخەکی و فرۆجە دانشمەندەکە ئامێنە ڕووە و گیواوەکەوە تحقیق شاکردن و معرفی شاکردنی بە خەڵکی و هەورامانیش حاڵی نەبێن ئەچایاگیر کە ئینسانی شارەزەش چە نەبێنی ئینسانی عالیش چە نەبێنی دکتۆری دەوران وش چەنەش بێنی تاوان شا ئاگی واوا بەنۆعەوە یاونا بە خەڵکی سینە بە سینە یاوان لا ئێمە خۆی مەزرنگی ئێوەمان نەبێن کە ئینێ مەسەڵەکە چی وێزانێ ئێمە چەگەر چی وێزانمێ هەر چایشاوە ئیستفادەما کردن و باز ئەمە ئیسە چایشا ئیستفادە کردن